33 ساڵ بەسەر دامەزراندنی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستاندا تێدەپەڕێت. ئەوانەی سودمەند بوون لە خولوانە پەروەردەیی و دینیەکانی ئەم ڕێکخراوە منداڵان و گەنجان و ژنانی گەنج و بەتەمەن بوون و ستایشی کاری ڕێکخراوەکە دەکەن و باز لە گرنگی دەکەن. ئێمە دەستخۆشیەکەین لە بەشی خوشکان و گەورەی خوای گەورە کە ئێرەی بۆ پێکەی ناوین و جەمیعی مسلمانان کۆبینەتەوە بۆ دەرس و بۆ حەدیث و بۆ تێگەشتنی ئەم دینە داوا لە خواکەین پایدار و دەستڕۆشت و گەورە بن هەر بەڕێز بن. شکر و سابیر بۆ پەروەردگار و بۆ ئێوە. استفادەی زۆرمان لێکردوە، هیوادارین ئەم کۆڕ و کۆمەڵانە هەر بمێنێ، هیوای سەرکەوتنتان بۆ خوازی لەشتان ساغ بە یعنی ئەو تۆزە حیا و حرمەت و دین و ئەخلاقی کەما بۆ هی ئەم کەناڵ ئیسلامیانەوەی. یاخوا ئەم شوێنەمان هەر سەرکەوتوو بێ هەر ببێ، هەمومان لێ ڕازین، شوێنی دینداریە، شوێنی مسلمانەتیە، شوێنی نێژ و تاعەتە، شوێنی خواناسیە. بازۆخە هەمومان هەر دیندارین، بەڵام بەڕاستی کاچیتە ئەو شوێنە دینەکە تازە ئەبێتەوە. وەڵا هەنێشت هەیە لەوە چێ هەسمان پێ نەکردبێ لێرە فێر بووین. پەروەردەی مناڵ لەگە هاوسەر لەگە کە سوکار بەڕاستی خێر و سەدەق قەو خۆشی و سەردانکردنی کە سوکار لێرەوە فێر بووین. بەڕاستی شتێکی زۆر باشە، هەچ کەس بێ خۆباتە ئەم بەعزە شوێنانە قەت تووشی زەرەر نابێ ئینشاءڵڵا. ڕێکخراوی خوشکان لە ماوەی ڕابردوودا هاوکاری مادی و معنەوی کچان و ژنانی کردووە و بەدەم کێشە و گرفتەکانیانەوە بووە. جگە لەوەش دەستباری منداڵانی بێباوک بووە و خانەوادەکانیان فێری ئیشوکار کراون و پێداویستی کاریان بۆ دابین کراوە. لە ڕووی مادی و معنەیەوە هاوکاری هەژاران و نەدارانمان کردووە، لە ڕووی کێشە کۆمەڵایەتەکانەوە پێیتوانە ئەلحەمدولیلا توانیمانە هاوکاری ئەو کەسانە بین کە ڕوو لە ئێمە ئەنێنوێن بۆ لای ئێمە. ئێمە بەردەوام لەم بینایە یان لە شوێنەکانی تریشە خولی مناڵمان هەیە، خولی نەوجەوانمان هەیە، خولی دایکانمان هەیە، هەتا بڵین خولی هاوینە هەفتەی 3 ڕۆژ لێرە خولمان هەیە و هەروەها بۆ کچە گەنجەکان هەمانە هەفتانە و هەروەها بۆ تەمەنێ لە گەنجەکان بەرەو ژووتر هەمانە ئەویش هەر هەفتانەیە دەرسی قەرائاتە، دەرسی تەجویدە، دەرسی قورئانە، دەرسی عەقیدەیە بە گوێرەی مەجاڵەکان، دەرسی پەروەردەیە. ئێمە خولمان هەیە تایبەت بە منداڵی بێباوک، چونکە منداڵی بێباوک ناتوانن بەشداری خولەکان بکەن لە دەرەوەی ڕێکخراوی خوشکان. ئێمە توانیمانە بێ بەرامبەر بەبێ ئەوەی هیچ کولفەیە بکەوێتە سەر خۆیان خولەکانیان بۆ ئەکەینەوە ساڵانە پەروەردەیانەکەین. سواز بۆ خۆی گەورە لە خولی هاوینە ڕۆژەکانمان زیاد کردووە، بەڵام لە زستانە توانیمانە لە هەفتەیەکە 1 ڕۆژ بەردەوام بین لەگەڵیانە. ڕێکخراوی خوشکان خۆی وا پێناسە دەکات کە لە پێناو پاراستنی بنەماکانی خێزان و کۆمەڵگا لە چالاکی بەردەوام دەبێت. هەوڵیش دەدات کچان و گەنجانی تازە پێگەیشت و پەروەردە بکات و ڕێکخراوەکەی کردووە بە ماڵی دووەم بۆ هەموو ئەوانەی دەیانەوێت منداڵەکانیان پەروەردەیەکی دروست وەربگرن. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.